بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی پرسیاشتی لە باکووری کوردستان و لە ناوچەکە بەگشتی و ڕووداوانی کە ڕوو دەدەن شکاریگەریەکیان دەبێت لەسەر ڕەوشی کورد بەتایبەت و ڕووداوانش کە لە سووریا ڕوو دەدەن. هەندێک دەڵێن تەنانەت ئیسرائیل دەستبەرداری دروزەکانیش دەبێت لە پێناو خاکدا لە پێناویەوەی ڕوبەرێک لە خاشی دەدەنێ. گفتوگوین پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز کاکشار گورەمار ڕۆژنامەنووس نووسەر و ڕۆژنامەنووس لە ئەڵمانیەوە لەگەڵمانە. کاکشار سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. بەڕوانینی تۆ با لە پرسی ئاشتیەوە لە باکووری کوردستان لە تورکیاوە دەست پێ بکەین. پرسی ئاشتی بەکوێ دەگا؟ بەێ سڵاو بۆ ئێوەش کاکران کوردیان، زۆر خۆشحاڵم لەگەڵ ئێوەدام. سڵاو بۆ بینێرانی هێژا. ئیتر ئەوەی کە پەکەکە بکەتن گەیشتە ڕاوسکەی کۆتایی خۆی بە شەوتاندن یا سوتاندنی چەکەکان تابەتی کرد کە تەسلیمیەت قبول ناکات، چونکە پەکەکە هێزێکە کە زۆر ژێرکۆمی هەیە، هێزێکی گەورەیە و ئەو قسانەی کە ئەردۆغان لە 12 مانگ ئەم مانگە کردی زۆر پەیامی تێدایە. پێم وایە زۆر ڕووڕاستانە لەگەڵ کووردا جەوڵە ناکەتن و ئەم دانانی چەکیش دیارە لە مزاکرە و لە هەفدیتنەکاندا هاوسەنگی ساڵانی پێشە نایەڵێتن، چونکە کاتێ لە سەر مێزی مزاکرە شەڕی چەکداری نەمینیتن، چەک نەمینیتن، ئەو لایە کە حاکمە چەکی بەدەستەوە تا ئێستا خەریکی بۆمبارانکردنی قرارگای گەڕیلاکانە شاید دەستی خۆی بڵندتر ببینیتن. بۆیە با ببینین لە ئەم هەفتەیەدا پارلەمانی تورکیا ئەو کۆمیسیۆنەی کە ئەردۆغان باسی کرد دەست بەکار دەکات، دامەزراوە. وەکوتکەش خاڵێکی گرنگش ئەوەیە کە ئەتمۆسفێری هەفدیتنەکان لەگەڵ ڕێزدار ئوجاڵان ئەتمۆسفێرێکی دموکراتیک نییە. ئێمە نازانی لە پشتپەردە چی هەیە و چی بە سەرسەری کوردادا سەپێننەوە. لایەنی کورد مەجبور دەکەن کە هەندێک تشت بڵێتن کە لە بەرژەوەندی نەتەوەی کووردا نەبیتن. بە هەر حاڵ ئێستا چەکەکان بە شێوەیەکی یەکلایەنە ئەو پێنگاوانەیە کە هەمویان دەبی هەڵگیرێن لەلایەن پەکەکەوە هەڵگیراون. با بزانین دەوڵەتی تورکیا چەندە سەمیمیەت و ڕوڕاستی خۆی نیشان دەدات و لەلایەکی کەش ئەوەی کە ئەردۆغان لە قسەکانی داگوتی ئاعترافی بە زۆر تشت کرد کە مەسەلەی زمان و زمانی کوردی و گیراوە سیاسیەکان و هەندێک خاڵیتکە، بەڵام ئیشارەی بەو خاڵەشی کرد کە زۆر زۆر گرنگەکە ئێمە کاتی دەستمان بە پێواژۆی ئەم پێواژوەیە کرد، یعنی تورکێکی بێت تەرۆر، ئەلبەتە وا دەڵێتن زۆر زۆر زەخت و دژایەتی و ناڕازی بوون لە بەرامبەرمان هەبوون لەلایەن پارتە سیاسیەکانی دیکەدا. دیارە لە ئێرە هەماهەنگی نییە لەگەڵ ئەردۆغاندا، پارتە سیاسیەکانی دیکە لەگەڵ ئەردۆغاندا نین. بۆیە هەم لایەنە کوردێکە هەم لایەنی دەوڵەت بەرەو دەڵێن دژواری و سەختیەکی زۆرتر دێن بۆ چارەسەرکردنی ئەم پرسگریکە. بەڵام ئێستا هەموو تۆپەکان لە زەمینی تورکەکاندان بزانین لە کردەوەدا چێ هەنگاوێک هەڵدێنن کە لایەنی کوردی زۆرتر هەنگاو هەڵێنێتن. باشە کاکەکشار، هەندێک دەڵێن هەنی زۆرێک لە سەختیش لەسەر کورد هەیە، بە تایبەت سەکانی تۆماس باراک یان تۆم باراک نوێنەری تایبەتی وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ سووریا و باڵێزیشیانە لە تورکیا لە هەمان کاتدا هەندێک قسەکانی تون بوون بەرامبەر بە کوردوا خوێنرایەوە کە قسەکانی توندن بەرامبەر بە کورد. پێ دوایە ئەو قسانە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئایا لە ئاساس ئەو قسانە تون بوون، جیاواز بوون لەو داواکاریانەی کە کورد لە ڕۆژاوای کوردستان داوای دەکات؟ دیارە تامبارەک هەموو قەرار و بڕیارێک نادێت و ناکەتەوە لە ژێر تاسیری دەوڵەتی تورکیادا ئەو قسانە دەکەتن. بەڵام کۆنگرێسی ئامریکا ئاخرین جاریش پشتگیری خۆ بۆ لایەنی کوردی ئەیلام کرد و دوێنێش بینیمان کە ئەو دەوڵەتە نوێهاتووەی کە سفارشی یعنی بە پشتگیری دەوڵەتی تورکیا و بە چرای کەسکی ئامریکا هاتوتە سەرکار دیسان دەستی بە کوشتنی دەروزیەکان کرد. بۆیە لە بواری دموکراسیدا ئەو دەوڵەتە ناتوانێت ببیتە وەڵام وەکو ئەوەی کە
ئەسەدە لە حرێمی دەسەڵاتی خۆیدا دەکات. بۆیە ئەو قسانەی باراک لە ڕۆژاوا بەسەر ناکەون. ئەوانە تەنیا قسەکانی هەستیاری خۆی ئەون و دیارە لەگەڵ دەوڵەتمەردانی تورکیەشدا و سووریەشدا دانوستاندنی هەیە، بەڵام قسەکانی بۆ ڕۆژاوا کە پرۆسەسێکی دەرباز کردووە بەسەر ناکەون. مەسلەی ڕۆژاوا لەگەڵ باکوڕی کوردستان زۆر فەرقە و ئاخرین جاریش کە محەممەد ئوجالان لەگەڵ ڕێزار ئوجالان هەودیتنی کردووە گوتیویتی کە ڕۆژاوا دەبێ ببیتە میناکێک بۆ دەسەڵاتداری لە هەموو سووریا. بۆیە ئەو قسانە و ئەو داخوایانیانەی تامبارەک تشتی ڕۆژن. ستاتۆی ڕۆژاوای کوردستان زۆر لەوانە مازنتر و دەستکەوتەکانی زۆر مازنترن لەوەی کە کەسێک بتوانیتن دیسا بێتن بە ڕێگای پەیامەکانی ڕۆژانەی خۆی دەمکی سەخت و زۆری بەسەر کوردە بسەربێتن. یعنی کەواتە ترسمان نەبێ بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان لەوەی کە دروست بووە بۆ کورد لەوێ؟ نەخێر، هیچ ئەوەک نییە، چونکە هیچ ینی پاڵپشتێک نییە بۆ ئەم قسانەی تام بارەک. دەوڵەتی ئامریکا ینی ئەوانەی زۆربەیان کە لە کۆنگرێستان لەگەڵ تیمی باراکدان ئاگاداری ڕەوشەکان ئەو ئەنسانە مرۆڤەکە کە لە تورکیا کاری کردووە، عاتفەی لەگەڵ تورکەکاندا هەیە، لە دژی کوردە و پێی وایە کە ئەوەی لە باکوور ڕوودەداتن دەتوانێت تاسیری لەسەر ڕۆژاوای کوردستانیش هەبیتن، کە ئەوە دوو معادلەیە زۆر لە یەکتر جودان و سەرکەوتن بە شێوەیەکی دۆم درێژ بەخۆیەوە ناهێنیت. قسەی ڕۆژە و دەرباز دەبیتەوە دەڕاتن، چونکە لەویش پێشتر بە زەخت و زۆر بە بمباران، بە کوشتن، بە فڕۆکە و بە زۆر تکنیکی دیکە نەیانتوانی ڕۆژاوا بینە سەر ئەوەی کە بیانەوێت بەکاری بینن. و ئیستا دیالۆگ لە نیوانی ڕۆژاوا و ڕایەدارانی ڕۆژاوا و دەوڵەتی تورکیەش هەیە و احتمالی کردنەوەی دەرگایەک لە نیوان نسبین و قامیشلۆژدا هەیە و قسەی لەسەر هەیە. باشە، زۆر باشە. کەواتە ینی بڕوانینی تۆ قسانە زۆر قسەی استراتیژی ئەمریکا نین و قسەی ڕۆژانە و کاتین. باشە، هەر بە گشتی دۆخەکە بۆ کورد چۆنە لە ناوچەکە؟ بەڵێ، ئێستا لەبەر مەزنبوونی دۆزی سیاسی کورد لە 4 پارچە زەخت و زۆر لەسەر کورد زۆرە. لە باشووری کوردستان بە شێوەیەک ئەوەی کە کریزێکی ئابووری دروست بووە بە هۆی نەدانی مەعاش و نەفرۆشتنی پەترۆل و زەخت و زۆرەکانی دیکە کە ئیرانیش دەستی تێدا هەیە، تاسیری هەیە لەسەر بڕیارەکانی دەوڵەتی عێراق. لە باکوڕی کوردستان کە دەبینین ئێمە بەرەو چه ئاقارێک دەڕۆین، دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی دوڕویانە لەلایەک بەحسی خلاصبوون لە ترۆر دەکات، لەلایەک باسی ئەو زوڵم و زۆرانە دەکات کە لە کوردیان کردووە، ئینکاری کورد، لەلایەک باسی دامەزراندنی کۆمیسیۆنێک دەکات و لەلایەکیش دەڵێت ئێمە لەو پرۆسەیەدا بەرەو زەخت و زۆری زۆر گەورەتر هاتوین لەلایەن پارتە سیاسیەکانی دیکەداواتە زەمینەی ناو کۆمەڵگای تورکیا ئامادەنیە بۆ چارەسەرکردنی پرسگirێکی کورد. بەڵام هێزی کوردیش ئەوەی کە زۆر گرنگە ئیشارەی پێ بکەم ئەوەیە کە ترسی دەوڵەتی ئەردۆغان ئاکەپە مەهەبەر لەوەیە کە ئەو هەموو هێزەی قەندیل ئەگەر سبەی بە عەفێکی گشتی بە گۆڕانکاری لە یاسای بنەڕەتیدا بگەڕێنەوە ناو تورکیا دەتوانێت ببیتە سەبەبی دامەزراندنی پارتیەکی سیاسی مەزنتر و ڕووبەری حرەکەتی سیاسی کورد بە شێوەیەکی یاسایی لە چارچۆوەی سنوورەکانی تورکیادا دەرباسی قۆناغێکی تکە ببیتن. دەوڵەتی تورکیا لەمە زۆر دەترسێت، دەڵێ ئەوە عەفی گشتیماندا، زیندانە سیاسیەکان کە زۆرتر لە 30,000 کەسن ئەوانیش بەر بدرێن، ئەوانەی لە قەندیل بگەڕێنەوە، 140-150,000 کەس ئەوانەی کە مەمنوع
يعني ممنوع بين ناو تركيا أوانا لأوروبا ولا ولاتان تك بقرنوا باشە زخزوري سياسي لمن لسر من زور تدبي بويا احتمالي کاکشار دامزراندني بارتيكي سياسي تكلا باكوري كرسان هيا باشە روش هلاتو روزاواشكا روشكا ديارة کاکشار ینی چ مەترسیەکەیە گەر بۆ نمونە ئەوانەی لە شاخیشن بەر لێبوردنی گشتی بکەون بستنە نێو شار بەشێکیان بەتایبەت ڕەنگە بۆ سەرکردەکان یانەن کەسایەتە دیارەکان زۆر لەوێ نەمێنەوە یان ڕەنگە ئەمە پێشتر دەوڵەتی تورکیا لەسەر ئەمە ڕێککەوت بێت کە بستنە وڵاتێکی دیکە لە شوێنێکی دیکەمانە نیشتە جێبن قسەکە لەسەرەوەیە کە عەبدوڵڵا ئۆجالان دەڵێ بڕۆم بە بێنی نەک بڕوا دەڵێ دەوڵەتی نەتەوەیی مۆدێلی نەماوە یەکەواتە هیچ مەترسیەک لەسەر دەوڵەتی تورکیا نییە وەکو دەوڵەت لە ئایندەدا پارتێکی کوردی هەرچەندە گەورەش دروست بێ هیچ مەترسیەک لەسەر نیزامەکە و دەوڵەتەکە و حکومڕانەکە دروست نابێت لەبەرەوەی لە ئاساسەوە ئەوان خەونێکیان نەماوە بۆ دروستبوونی دەوڵات یان سربەخۆیی یان جۆرێک لە ئۆتۆنۆمی بەڵێ با مەترسی زۆرە چونکە کاتی لە قانونی ئاساسیدا بەندی 6 هەڵگیرێتن کە دەڵێت تورکیای تورکەکانە و ئاعتراف بە هەبوون و ناسەمەی ملەتێک بە ناوی ملەتی کورد بکرێتن هەموو معادلەکان دەگۆڕدرێن و ئەوەشتان لەبیر نەچیتن کە پەکەکە هێزێکی زۆر زۆر گەورەیە لە 4 پارچەی کوردستان لایەنگری و پارتی و حرەکەت و سازمان و ڕێخستنی هەیە لە ئەوروپادا لە هەرێمی هەرە بڵندا لایەنگری یەکجار زۆر هەیە ئەو هێزە هەموو بە شێوەیەکی ڕێخستنی ئەگەر بکەونە کار و خەبات و بە عەفێکی گشتی بگەڕێنەوە ناو تورکیا ئەو معادلەتە سیاسیانە ئیتر لە دەستی دەوڵەتی تورکیادا وەکو پێشێ نامینن کە هەژمۆنی خۆ بەسەر کووردا بسەپێنیتن و ئینکاری کورد بەردەوام بکەتن لەلایەکی دیکەش ئێستا دنیایەکە کە دەبێ حەست و ئەحساسات و عاتفە جودا بکەین لە ڕێبازی منطقی و لۆگیک و هەر ئەوەی کە ئەستاتۆیەکی معنەوی ئیستا لە باکوڕی کورسان لە دەستی کوردەکاندا هەیە هاتە سیاسەکانی کورسان لە پارلەمانی تورکیادان شارەداریەکان لە دەستی کوردان کورد جێگا و عادنیگارەکەی دیارە دەزانن کە ئەگەر سبەی ئەو هێزە بگەڕێتەوە ناو سنوورەکانی تورکیا داواکاری دیکەشیان دەبێتن ئەوە خسلەتێکی ئەساسی حرەکەتی ئاپۆیی و پەکەکەیە و لە ئستاتۆیەک وەک دەڵێن لە ستاسیۆنێک ڕاناوەستن ئەگەر هەندێک دەستکەوتیان بە دەستخست داوای دەستکەوتی دیکە دەکەن بە هەر حاڵ بەو شەڕێکە 50 ساڵ هەبوو هیچ نەبیتن ڕئالیتەی کورد بە دنیا ناسێنرا لەلایەکی تکەش دەبی بزانین کە ئۆجالان زۆر زیرەکانە و ژیرانە ئاگاداری ئەو ڕەوشەیە کە دەوڵەتانی ڕۆژاوایی و ئەندامانی ناتۆ هەموو لایەنگری دەوڵەتی تورکیان ئەردۆغان زۆر زوو دەستی بەو پێواژوەیە کرد و کەسێک بە ناوی باخچەی هات لە پارلماندا باسی هاتنی ئۆجالان بۆ پارلمان کراوە ئاعتراف بوو بە ئینکاری سەدان ساڵی هەبوونی کورد بۆیە ئەوان ئەگەر چاو لە ڕاگەیاندنی تورکیا بکەیت لە کۆمەلگای تورکیا بکەیت ئەوانەی کە ڕاستیستن ناسیۆنالیستن زۆر هەژماریان زۆرترە لەو کوردانەی کە تەنگە و لەو پێواژوێدا زۆریش ناڕەحەتن لەوەی کە ئەو پێواژوێ دەستی پێکردووە و دەڵێن لایەنە کوردیەکە بەسەر کەوتووە و بەڕاستیش ئێستا لە بواری سیاسەتدا لە عورفی سیاسەتدا هەموو تۆپەکان لە زەمینی تورکەکاندان بزانین تورکیا لەو هەفتەیەدا کە پارلمانیش نەچوتە تەحتیل چه هەنگاوە هەڵدەگریت بە ڕێگای دامەزراندنی ئەو کۆمیسیۆنە کە هەیە باشە کەواتە بڕیارێکە بوو ینی جۆرێک لە هەندێک زانیاریە بوو کە سبەینێ ئەو کۆمیسیۆنە دروست دەکرێ و ئەو کۆمیسیۆنەی تر وەک خۆدا ماژەت پێکرد ئەوە بڕیار لە تادیلی و مادە دەستوریانە دەدا کە پێویستن ینی بەگشتی کەواتە ئێستا کورد هەنگاوی دیکەی کردداری نانێ چاوەڕێی تورکیا دەکا ئەوان هەنگاو بنێن نەتەنیا کورد بەرکە دنیاش چاوەڕوانە و دەزانن بە شێوەیەکی ناونەتەوەیش پێشوازی لەو پێنگاوەی پارتی کرێکارانی کوردستان کرا و هەر بەو ڕێبازەش لە ئافریقای باشوور بگرە هەتا زۆر
حزب ڕێخستنی سیاسی لە دنیادا بەو شێوەیە بەو ڕێگایە چۆن ئەلبەتە ئافریقای جنوبی دەزانن ئەوروپا و ئەمریکا و زۆر وڵاتانی دنیاش لە پشتی بوون و بەسەر کەوت ئێستاش کورد هەرچەند کەس لە پشت کورد نییە بەڵام دەبی بزانین هێزی کوردیش هێزێکی زۆر زۆر گەورەیە و هەروەها ڕەحەت ئەو داواکاریانەی دەوڵەتی تورکیا کە بیاوێت بەسەر کووردا بسەپێنێت قبول ناکات لەلایەکی کەش لە بیرمان نەچیت ژۆپۆلیتیکی منتەقە گۆڕدراوە تامبارەك ئەگەر دەیەتن هەندە بڕیار و قرار دەدەن لە لای خۆڕا قسە دەکەتن بەڵام دەزانین کە لە منتەقە وڵاتێکی وەکو ئیسرائیلی شەیە لە هەنگری کووردە و پێی خۆش نییە سنترالیزم وەکو ساڵانی پێشێ لە وڵاتانی منتەقە بەتایبەت ئەو وڵاتانەی کە خاکی کوردستانی تێدایە بەردەوام ببیت واتە معادلەی سیاسی دیکەش هەیە کە پشتگیرە بۆ کورد و کوردیش بەتایبەتی لە باکوڕی کوردستان زۆر زۆر بەهێزە بەرخەلافی ئەوەی کە دەڵێن کوردەکان چەکیان داناوە نازانم چی بەڵام ئەوەی کە لە دەرگای کوردی داوە کورد زۆر جار داوایان کردبوو کە بە ئیستلا لە 1993 بە پێش دەستخەری ڕەحمەتی مام جەلال تاالبانی ئەو پێواژوێ 12 جار کورد بە شێوەیەکی لە یەکلانەنە ئاگربەستی ئەیلام کرا بەڵام ئەم پرۆسە زۆر فەرقە چونکە خۆیان هاتوون بە تایبەتی ئەو پارتانەیە کە حاکمیەتیان هەیە لە تورکیادا دەوڵەت دەستیاندایە هاتوون لە دەرگای کوردیانداوە کوردیش بە شێوەیەکی سەمیمی بە شێوەیەکی پاراستنی پرەنسیبی دموکراسی بە شێوەیەکی دموکراتیک ئەنگاوی هەڵهێناوە و هەرچی هەبووە لەو بارەیدا کردوویتی ئیستا چاوەکان لەسەر تورکیان بزانین چەندە ئامادەن لە یاسای بنەڕەتی خۆیاندا ئیتر دەست لە یەک ئاڵا و یەک ملەت و یەک وڵات و یەک حکومەت و یەک ئارتش باشگرن و ئیتر بە شێوەیەکی یاسایی قانونی لە کردەوەدا ئەتراف بە هەبوونی کورد بکەن و کوردیش هێزێکی مازنە چونکە غەیری کورد ملەتانی دیکەش هەبوون بەڵام ئەوەی کە ئیستا لە بەرامبەری تورکەکان ڕاوستاوە ئەنیا حرەکەتی سیاسی کوردە کاکشار دو پرسیارم باسی سەرک مام جەلالت کرد هەوڵەکانی و لە سەرەتادا بۆ پرسیاشتی بدوانیە ئەمەش جۆرێکی تر لەو دووربینیانەیە کە ینی زۆر دوورتر ڕوانیوێتی تۆ 30 ساڵ لەمەوە بەرەگەرێمە بگەشتینە بە پرسیاشتیەوەی کە ئەو هەوڵەکانی دەستی پێکرد ئەو هەموو خوێن و کوشتار و کوشت و بڕەش ڕووی نەدەدا زۆر زۆر سپاس کە ئەو مژارە گرنگەت بە بیری من تیناوە چونکە بەڕاستی ڕەحمەتی مام جەلال سیاسەتمەدارێکی زۆر زۆر دووربین مرۆڤێکی کە بە شێوەیەکی ناونەتەوەیی سیاسەتی دنیای دەنرخاند و لەو دەمەدا زۆر زۆر گران بوو کە حکومەتێکی کوور حکومەتێکی لایەنگری شار لە تورکیا لەسەر کار بوو بێی بە دیالۆگ بە قسە بە فۆرمۆلی زۆر زۆر جوان و لە خزمەتی دۆزی مرۆڤاتیدا تۆ ڕایەدارانی تورکیا ڕازی بکەیت کە بین لەگەڵ حرەکەتە کە سەرکێشەکەی پەکەکە و سەرۆک جاڵان دەکەن بین لەسەر ماسی مذاکرە دانیشن ئەو دەمە دەزانن کە لە بیرمانە ئەو حرەکەتەی ڕەحمەتی مام جەلال چەندە سوودی هەبوو چەندە دەنگدانەوەی هەبوو لە دنیادا و ئەو پرۆسەسە ئەمڕۆ کە دەستی پێ کردووە بووە سەبەب کە سەدان هزار ئەنسان گیانیان لە کوشتن ڕزگار ببێتن هەموو دەستکەوتی فکر و ڕامانەکانی سەرۆک مام جەلالی ڕەحمەتیەوە خۆشحاڵین کە ئەمڕۆ لە سلێمانی لە شاری شێخ مەحموود و مام جەلال ڕێزدار بابل تاالبانی وەک بەردەوامکەری ڕێگای مام جەلال دیسە هەموو حەولەکانی خۆی دەدات لەلایەکی کەش دەبێت ئەو خاڵەش مێژوو قەت و قەت لەبیر نەکەتن ئەگەر ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان لەسەر پیانە و حرەکەتی باکوڕی کوردستان لە قەندیلەوە بگرە حتا هەموو ڕووبەری باکوڕی کوردستان بەهێزترە زۆر زۆر منەتدار و دەنگداری یەکیتی نیشتمانی کوردستانە کە لە دژوارترین هەڵەکاندا لە دژوارترین ساڵاندا پشتگیری حرەکەتی سیاسی کوردی کردووە لە بەشەکانی دیکە ئەوەی کە گرنگە لێرە بێژم ئەوەیە کە هیوادارم ئەو هەوڵانە بەردەوام بن و ئیستا کە
هەنێک بێئومیدی و بێهیوایی لەناو کۆمەلگای کوردەواریدا پاش ئەو گوتوبێژانە وە دیار کەوتووە پارتە سیاسیەکانی باشووری کوردستان ئەرکی زۆر گرنگیان بە سەردا هەیە بێ مازنترین پێنگاو کە دەتوانن هەڵێنێن ڕێزدار مەسعود بارزانی، نێچیروان بارزانی، پاڤێل تاالبانی و قوبات تاالبانی ئەوانی دیکە ئەوەیە کە ئێستا بانگێک بکەن بۆ کۆنگرەیەکی نەتەوەیی ئەوەی کە سەرۆک ئۆجاڵان لە زینداندا چەندین جار بەوانی ڕاست پاردووە نامەیان بۆ ناردوون باسی ڕۆڵی ئەوانیان کردووە لەو شەرت و مەرجەدا بۆ ئەوەی کە هیوا و هێزی کورد نەشکێتن زۆر گرنگە کە دوو پارتە سیاسیەکەی گەورە یەکتی نیشتمانی و پارتی دموکرات دەست بەو پێنگاوەش هەڵێنن کە کۆمەلگای کوردەواری بەڕاستی دەزانم زۆر بە گەرمی پێشوازی لێ دەکات. بەڕێز کاکشار و ڕەمار نووسەر و ڕۆژنامەنووس لە ئەڵمانیاوە سپاس دەکەم لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ.